11 ساڵ تێدەپەڕێت بە سەر خۆپیشاندانە جەماوەریەکەی 28 تەمووزی ساڵی 2008 کە تیایدا مادەی 23 تایبەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەلایەن جەماوەری کوردەوە لە شارەکە ڕەتکرایەوە. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی یەکریزی نێوماڵی کورد بە پێویست دەزانێت لە ڕەتکردنەوەی هەر بڕیارێکی شۆڤێنیانە دژ بە میلەتی کورد. بەرپرسێکی یەکێتی پێی وایە دوای 11 ساڵ جارێکی دیکە بەهۆی پەرتەوازەی نێوماڵی کورد لە بەغدا یاسایەکی خراپ لە پەرلەمان دژ بە کورد تێپەڕێنرا. خۆی بە حەقەت هەر کاتێک کورد یەکگرتوو بوو بێت ئەوە دەستکەوتی باشی بەدەستهێناوە، بەڵام هەر کاتێک پەرتەوازە بوو بێت ناوماڵی خۆی ڕێک نەخست بێت بەردەوام شکستی بەسەر هاتوو. بۆیە زۆر گرنگە کورد لە هەموو ئەو پێشهات و ئەو ڕووداوانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە یەکگرت و یەکدەست بن و حیزبە کوردستانەکان بە تایبەتی لە شاری کەرکووک یەکگرتوو بن و قیادەی کورد یەکگرتوو بێت، چونکە ئەو وەزعی کە بەسەر کووردا ها دوای 16 ئۆکتۆبەر ئەو هەموو خاک و ئەو هەموو وەزعەمان کە لە دەستدا ئەو هەموو ناوچانەمان کە لە دەستدا بەهۆی هەڵی سیاسی لایەنە سیاسی دەسەڵاتدارەکانەوە بووە. دوای بەداخەوە دوای 11 ساڵەوە ئێستا کورد لە 20 تەمووزە جارێکیکە لەبەر نایەک ڕیزی و ناتەبایی و کە یەک وتاری سیاسیمانیە لە بەغا جارێکیکە هاوشێوەی ئەو مادەیە جارێکیکە بەسەر کووردا سەپێنرا بەداخەوە مادەی 35 لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاری کە تعدیل کراوە ئەمجارە بەڕاستی قەدرێکی گەورە لە دەنگدەرێکی کورد زۆر ئەکرێت و ئەو دەنگانە هەمووی بە بەلاش لا ئەدرێت لە دوای تەدقیقکردن و متابقەکردنی سجلەکەیە. لە خۆپیشاندانە جەماوەریەکەی 28 تەمووزی کەرکووک بەهۆی تەقینەوەیەکی خۆکوژی 24 هاوڵاتی شەهید بوون، 9 لەو شەهیدانە مامۆستا بوون. بەو بۆنەیەوە یاڵقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستان مەراسیمێکی ڕێخست و یادی ئەو ڕۆژەی بەرز ڕاگرت. مامۆستایان هەمیشە پێشەنگی خەڵک بوونە و لەو ڕۆژەدا بە تایبەت کە مامۆستایان لە خۆپیشاندانەکەی 28 تەمووز 28 حوتی 2008 لەوێ مامۆستایەکی زۆر لە خولی شیاندنەوە بەرەو خۆپیشاندانەکە بەڕێکەوتین. 9 مامۆستا شەهید و زیاتر لە 80 مامۆستا بریندار بوو. خۆپیشاندانی ڕۆژی دووشەمەی 28 تەمووزی ساڵی 2008 جەماوەری کوردستان لە کەرکووک سەلماندی کورد بە یەکریزی و تەبایی دەتوانێت هەموو دۆخێکی نەخوازرا و تێپەڕێنێت و لە بەرژەوەندی کورد لە ناوچە جێناکۆکەکان زیاتر یەکگرت و تەبا بێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.